لە 2011دا کەیسەکانمان یەکلایی کراوەتەوە بڕیار بە حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند مانگێکی کەمدا هەموو وەجبەکان لە وەجبەی 8ەوە بۆ 15 کە کەیسەکانمان یەکلایی کرابوویە و لە دادگا هەمومان بە ماف و ئیمتیازەکانمان بەدەست بخەین بەڵام بەداخەوە تەنها وەجبەی 8 سوودمەند بووە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا ئەوەی کەماوەتەوە لە وەجبەینەوە بۆ 15 یا 16 ساڵە لە 2011ەوە بۆ 20ەوە خەریکە پێێنێنە 2026 ئێمەی لە چاوەڕوانیدا هێشتووەتەوە یان ئێمە ژمارەمان 20,592 کەسە یانفاری زیینوین حسابکە نەهامەتێکی زۆرمان دیوە ڕزارەتێکی زۆرمان دیوە کەچی نازانم حکومەت ئایسە بۆچی بێباکە چەند جارین وعدەیەن و باشە بەڵێن بێت و بۆتانەکەین و جێبەجێکرێت و هیچ چیشمان بۆ نەکراوە تایسە و هیچ سوودمەند نەبووین بۆ 82 زیندانی بووم لە کەرکووک و لە بەغا زیندانی بووم ئێستش ئاساری ئەو لێیان و ئەو تەعزیبە بەجانمەوە ماوە من مناڵ بووم تەمەنم 10 ساڵ بۆی گیراوم لەبەرەوەی کە برام پێشمەرگە بووە بەڵام ئەوە تا گەشتمە ئەو تەمەنە ئەوە تەمەنم تەواو بوو تا ئێستا من هیچ سوودمەند نەبووم لەو ئازارێک کە بینیومە